سڵاو بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمێکی دیکەی دیداری تایبەت لە بابەتێکی تایبەت لەگەڵتانم کە ئەویش مژاری گەرمی ڕۆژ بابەتی هەڵبژاردنە کە بڕیاری هەڵبژاردننی داوەکە دەکاتە یەکی دەی 2022 کە پارتی دەوێت لە وادەی خۆیدا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێن بە پێچەوانەوە لایەنەکانی دیکە ئەحزابی دیکە بە جۆرێک نایانوێ ئەم بابەتە لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت ئەویش بەواتە لە بیانووی سیاسی ئەگەڕێن یاخود مبەڕێری سیاسیانەوە بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕزگاری ئەژی گۆران وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردن لە ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە دەدوێین لەسەر ئەم باسە دەچمە لای بەڕێز کاک ڕزگارەژی گۆران ئوستاز بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان کاک ڕزگار پارتی دیموکراتی کوردستان بەواتە ئەوێ ممارەسەی پرسێک بکە لە وادەیەکی خۆیدا بە دیموکراسیانە ئەوەی کە ئەوێ ئەم بابەتە ئەم باسە لە کاتی خۆیان لە وادەی خۆیان ئەنجام نەدرێت ینی چ مبەڕێرێک چ هینێکی سیاسیان هەیە یاخود ئەمە ئەگەر بگەڕێن بە شوێنەوەی کە ئەوانەیانوێ هەڵبژاردن ئەنجام نەدرێت بۆچی نایانوێت لەوە وادەی خۆیدا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت خۆی لە ڕاستیە سپاس بۆ دەرفەتە پێم خۆشە لە شاشە جوانەکەتانەوە لەگەڵ بینەرانی ئازیزی کەناڵەکەتان بە یەکەگەینەوە و لە شاشەکەی ئێوە من هەندێک ڕاستی هەیە و هەندێک ڕوونکردنەوە هەیە زۆر خۆشحاڵم بیگەێنین بە بینەرانی ئازیز و خۆشەویست هیچ حیزبێک بۆی نییە بڕیار بدا بەڵکو سەرۆکی هەرێم لە دەسەڵات و سەلاحەتی ئەوایە دوای ئەوەی کە مەشوەرەت لەگەڵ لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکان و پەرلەمان و حکوومەت دەکا ئایا ئەتوانن چونکە ئەم مەسلەی پرۆسی هەڵبژاردن کۆمەڵی ڕەهەندی تەکنیکی یاسایی مالی ئیداری ئەمنی ئەم بابەتان ئەم ڕەهەندانەی لە خۆ گرتووە ئەبێ هەموو لایەنێکی فراهەم بکەیت بۆی بتوانیت هەڵبژاردن بکەیت بە پێی ئەرفیش هەر 4 ساڵ جارێکە بێ هەڵبژاردن بکرێ و بە پێی یاسا ئەبێ هەڵبژاردن 4 ساڵ جارێ ئەنجام بدرێ بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات بۆ ئەوەی خەڵک دیموکراتیانە نوێنەری خۆی هەڵبژێرێ بۆ پەرلەمان لەبێەوە چاودێری حکوومەت بێ لەبێەوە هەمواری یاساکە یاسای نوێدا ئەڕێژێ هەر کاروباری بەڕێوەبردننی دەوڵەتی تر لە ڕێی پەرلەمان و دوایی تشکیلکردنی حکوومەتەوە و جێبەجێکاری ئەو یاسا و بڕیارانە بێت کە لە پەرلەمانەوە ڕاست بێت. هەڵبەتە سەرۆکی هەرێم جەنابی کاگنێشیوان بارزانی دوای ڕاوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانی پەرلەمانیش بڕیاریدا کە یەکی کاتی بە ماوە یاسایەکەی خۆی کاتی ئەوەیە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. وەوە ئەو مەبەستەش لایەنەکان کەوتنەوە توێژ لەگەڵ یەکتریا چ لە ناو پەرلەمان چ لە ناو لەسەر ئاستی سیاسی مەیدانی سەردانی لایەنەکان کرا بە تایبەتی بزات ئێمە و برادرانی یەکێتیش تەنانە دەتوانم ڕم دانیشتنیەکمان کرد لەو شاندەی کە لە جەنابی کاک خسرە و گۆران و جەنابی کاکێ من هەورامی و بەندە و کاکە زانای مەلاخەری سەرۆکی فراکسیۆنی پارتی پێکات و لەگەڵ برانی بەڕێز لە یەکێتی نیشتمانی کوردستان دانیشتین لە بینای مەکتەبی سیاسیان بە داخەوە نەمانتوانی درێژە بە و دانوستان و دانیشتانە بین لەبەر کۆمەڵی هۆکار ئێستا کاتی نییە باسی کەم ئەجنا ئێمەش لە وتو ێژا بووین بەڵام دیارە لایەنەکانی تر وەکو گۆڕان یەکگرت و کۆمەڵ نەوەی نوێ یەکێتی ئەمان خوان لای خۆیانەوە ئەوانیش ڕاوێژیان بە یەکتری کردووە و دانوستانیان کردووە و تێبینیان لەسەر یاساکە چییە و چۆن بکرێ و کەی بکرێ و ماوەکەی دروستە گونجاوە نەگونجاوە ئەمە هەموو قسەی لەسەر کراوە ئەمە چی لێکەوتۆتەوە پرۆژە یاسایەکی لێکەوتۆتەوە کە تەقدیمی پەرلەمان کراوە لەلایەن ئەو لایەنانەوە بە تایبەتی لایەنی مەعارەزە و بەشێکیان کە لە حکوومەتا بەشدارن بۆی هەمواری یاساکە بکرێت. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لێرەوە لە چەند خاڵێکە من باسی یەکەم کە زۆر گرنگە ئەوەی کە پەیوەستە بە پرۆسەکەەوە یەکەم مەسەلەی وادەی هەڵبژاردن ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە بکەوینە ناو
جێژاوی تعدیلی باب هەمواری یاساکە لە پەرلەمانە و چەندین جلسە بۆی دابنیشین ئەو ماوە لەو تا لەو ماوەی نزیگەمینەوە فریای ئەوە ناکەوێت کە ینی کات ئەبات ماوەکە تەجیل ئەبێ ینی ڕوبەڕووی تەجیلکردن و دواخستنی هەڵبژاردنەبینەوە لە کاتێکە کە سەرۆکی هەرێم بڕیاری سەرداوە دوایی ئەوەی کە هەموو لای پێڕازی بوون مەبدەئیەن هەموو لایەک ئەڵێن ئەمانەوەی لە کاتی خۆیان بکرێت ئێمە کو پارتی دیموکراتی کوردستان دڵنیام لەوەی کە سەرکرداتی سیاسی حیزبەکەم کە بڕیاری داوە هەڵبەت تەوجیهیشی بە ئێمەمانان داوە وەکو دەستگای هەڵبژاردن کە کار بۆ ئەم پرۆسەیە بکەین بۆیە دڵنیام لەوەی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ دەیەوێت لە یەکیدا هەڵبژاردن بکرێت بەڵام دڵنیانیم لەلایەنەکانی تر بۆ چونکە ئەو داواکاریانەوە ئەو پرۆژە یاسایە کە من دیراسەم کردو خوێندومەتەوە و لێ وردوومەتەوە زۆر بابەتی وای تایە کە لەوانەیە بە جەلسەیەک و دوو جلسە و چەندین دانیشتنی پەرلەمان ئاوا بە ئاسانی هەموار نەکرێ و نەگەینە ئەنجام و چارەسەر نەکرێت ئۆڕێدی ئەوما ئۆتۆماتیکیان بۆ خۆی ئەبێ بە سەبەبی تاجیلکردنی وەڵامی ئەم پرسیارەمێ پێشتر بۆ بەجددیان باسە نەخراوە دلیلیشم بۆ ئەوە پەخستنی دانیشتەکانی پەرلەمانە لە سەرۆکی پەرلەمان خۆیەوە زیاتر لە چەند ڕۆژە ئێمە ئەمانەوێت لە پێش نەورۆزەوە دانی چەند مانگەوە بزانم داواکەین کە لە فراکسیۆنەکانیش داواکەن هەندێک فراکسیۆنەکانی ماڕەزەش داواکەن کە دانیشتنی پەرلەمان بکرێت بۆی ئەم پرسانە یەکلا بکرێتەوە ئەمە بەڵام من وەکو تا ڕادێک شارەزا لە بوارەکە بۆ پێی کە بەرپرسی دەستگای هەڵبژاردنەوەی تر لەم مەجالا من قسەم پێەیە تا ڕادەیەک ئەو داوایانە زۆری بە عەرقەلایە بینم یعنی چۆن ئەڵێ من چۆن لە دڵنیام لە حیزبەکەم کە ئێوە لە کاتی وساتی خۆی هەڵبژاردن بکرێت دڵنیانیم ئەمە بەو مەبەستە کرابێت ئەم پرۆژە یاسایە لە کاتی خۆی ئۆستاز ینی من ئەمێ خوێنەوەی بکەی بۆی کە ئەم داوایانە ئەم لەمپەڕانە کە دروست دەکرێن بۆ ئەنجامنیان یاخود ئەو مەبەڕێنانکەێنەوە ئەمە لە بەر چاومانە بە تایبەتی لە مانگی دەی پارساڵ ئەنجامی هەڵبژاردنەکانمان بینی کۆی ئەو حیزبانەی کە لەمپەڕ دروست دەکەن بۆ ئەنجامنیانی هەڵبژاردنەکانی هەرێم لە نەتیجەی دەنگدەرەکانی ئێمە ینی دەیان بینینەوە ئەوانش حتمما خوێنەوەیەکی کۆمەڵناسی دەنگدەرانی خۆیان زۆر بەڕاشکاوی زۆر لەبەرەوە قسە بکەم لە دەستپێکاوت کۆمەڵەشمی خۆشمانە ئەمە وتووە و بە ڕاشکاوانش حی لە سەلاوە کۆڵێ بەڕاستی هەموو لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی کە کار بۆ ئەوە بکەن هەما هەنگ من لەگەڵ یەکتری لەم پەڕی سۆسیال دیموکراتەوە بۆ ئەو پەڕی ئیسلامی لەم پەڕی چەپ بۆ ڕاست کۆکن لەسەرەوەی ئەوە حتاوەی لە دەسەڵاتی شایە لەگەڵمانە کۆکن لەسەرەوەی کار بکەن بۆ ئەوەی لە 45 کورسەکەی پارتی کەم بکەنەوە هەدەف ئەمێ ئەو باسێکی گەرمە لە لێدان ئەم ئامانجە چۆنە پێکرد بە دۆزینەوەی هەندێ بڕووبیان و کە لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی یاسایەوە ئاسان نییە میکانیزمەکەشی سەختترە بێ بۆ نمونە ئەو دەستەیە ئەو هەیئەی ئەو دامەزراوەیە کە پرۆسەی هەڵبژاردن لە کوردستانە ئەبا بڕێەوە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستانە کاتی خۆی ئەم کۆمسیۆنە کە تەشکیل کراوە لە نەتیجەی نەتائیجی ئینتیخاباتی ڕابردووی پێش دروستکردنی ئەو کۆمسیۆنە چەند مەقعدێک بەر پارتی کەوتووە چەند مەقعدێک بەر یەکێتی یەکگرت و کۆمەڵ گۆڕان ئاوا ئەو فراکسیۆنە لە نەتیجەی انتیخابات تشکیل کراوە ئێستا ئەم کۆمسیۆنە ئێمە سێ ئۆپشنمان لە بەردەمایە نەگۆکو پارتی شەر بە عام ئێمە کە بیرمان لێ کردوتەوە لەم سێ ئۆپشنە زیاتر لەم سێ بژاردەیە زیاتر ناتوانانی تۆ شتێکی کە چوارم بڵی یان ئەبێ ئەم کۆمسیۆنە بمێنێتەوە مەی کە ئێستا هەیە حالیەن لەسەر بنەمای دەرەنجامەکانی هەڵبژاردننی ڕابردوو کە وەکو ئێستا هەیە دەست بەکار بێ و هەڵنەوەشێتەوە و یاسای بۆ دەرچێتەوە کە ئەم کۆمسیۆنە بە بڕیاری پەرلەمان ئەرچی بەڕێوەبردننی دەڵبژاردننی داهاتووی هەیە و دەست بەکار بێ بۆی ئەم ئەرقەلەیە نەمێنێ چکە ئەگەر ئێمە ئەمە نەکەین دوو بژاردەی ترمان هەیە یان ئەوە تا ئەبێ ئەم کۆمسیۆنە جاریش کە دام بەزێنەوە لەسەر نەتایجی انتیخاباتی ڕابردوو انتخابات ئێمە وەکو پارتی چ انتخاباتی
پەرلەمانی عێراقیانەوێ چ انتخاباتی پەرلەمانی کوردستانیانەوێ بەو نەتائیجانەی کە وەرمانگرتۆ وڵایەتمان بە هەر پێودانگێک بە هەر مەقایسێک هی کامیان ئەم کۆمسیۆن تشکیلکەنەوە ئێمە لەمەش لاریمان نییە خۆ گەڕێنەوە 45 کورسیتان هەیە و کورسەکان کەم بکەینەوە زیاد بکەین زیادکردن زیادتان بەرەکەوەیە باش ئەز ئەفول ئیمان وەکو بەغاتۆ ئەتوانیت کۆمسیۆنێک پێک بهێنی لە کۆمەڵێ دادوەری بێلایەن کە بتوانن ڕۆڵی ئەو هەیئەی کۆمسیارانە ببینن وەکو کۆمسیۆن بتوانن ئیدارەی عملی انتخابی بکەن و ڕێ و شوێن و کارەکانی بۆ دەرکەن کاک ڕزگار کەمە بڕۆیتە وردەکاری هەل لە نێو قسەکانی بەڕێستان لەوەی کە ئەگەر کۆمسیۆنیانی گەر وەکو خۆی نەمێنێتەوە یاخود وەکو ئێستا بێ خۆ ئێمە لایەنی سیاسیمان هەیە کە هاتوتە سەر پلێت لە ئەنجامی هەڵبژاردنەکە بەڵێ ینی ئەو لایەنە بێ بکەیتە دەرەوە لە کۆمسیۆن هەموو لێک پێ رازی بین بەڵێ بەبیان وەکو تۆڵیت هەندێک لایەن سفر بوونەتەوە بە پێی مەسەن بۆ نمونە برادرانی گۆڕان بەڕێزەوە منم قسەیەکەم پرۆسی سیاسیە و هەمووشمان خاوەنی ڕاوبۆچوونی تایبەتی خۆمانین و بەشدارین لە پرۆسی سیاسی وڵاتە ئەگەرچی لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی عەربۆ پەرلەمانی عێراقیە کورسیشی نەبرد بەڵام ئەگەر تۆ بە مەقایسی ئەو دەرەنجامە بیکەی ئەم جارا و کورسی نابێ کۆمسیاری نابێ لە کۆمسیۆنە باشە باش ئەوە بە بلیسبەت ئەوانەوە ئەمە بلیسبەت لایەنێکی ترەوە یانێکی کەس دیێتە پێشەوە بەشدارە بێ مەسەن نەوەی نوێ لەوانێ ئەم جارە ئەوان بڵێن ئێمە هینمانەوێت کورسیمانەوێت بە پێی نەتایجی کە ناوانە بەڵام من ئەمە پرسیارەکە لێرەوە دەست پێکە ئایا ئەمانە من کات ناکوژێ بەڵێ مەماتەڵەکردن بکات بۆچی کاتەکوژێت ئەو پرسیارەکەی تازە هەیەشی تازە پێویستی بە تەدریبە پێویستی بە ڕوونکردنەوەیە پێویستی بە متابعەیە پێویستی بە دامەزرانێکی تەواوە لەسەرەوە تا خوارەوەی بەکو پەیکەربەندی ئەو کۆمسیۆنە ئەمەش کادەبە چکە ئیدارەدانی عەمەلی انتخابی لەگەڵ کەسێکە کە ممارسە کە شارەزایە لە ئیشەکە ئاسانتر هەنگاوەکانی بەرنامجی کۆمسیۆنی یە بەدەستەوە کۆمسیۆن یەکەم قۆناغچیەکە بۆ انتشاری مەراکزە اتصالی جەماهیری ئەعلامە تەرخانکردنی بودجەیەکە بۆ کاروبار و هەنگاوە تەکنیکیەکان تەکنیکی هەڵبژاردنە چۆن شێوازی دەنگانەکە ئەو ڕێکار و ڕێوشوێنانەی کە دەرەکرێت لایەن کۆمسیۆنەوە کۆمسیۆنێکی شارەزان نەبێ لەوانەیە تووشی هەڵەبێت ئەگەر کۆمسیۆنەکەش بگۆڕێ بێ بە ڕێوشوێنە کۆنەکان نابشێتەوە شاید ئەم ڕێوشوێنانە قابلی ئەوە بێت تەعەن بکرێیان بلا حەزەی لەسەر هەبێ ئەمە بابەتێکە ئەمە کادەبات باش ئەنسوورێکی تر هەیە لە پرۆسە انتخابیە مەسەلەی کێ دەنگەدات ئەویش تۆماری دەنگدەرانە ئایا ئێمە ئەگەر تۆماری دەنگدەرانی عێراقی بە بایۆمەتری بکەین ئەمە قبوڵ بکەین ئەمە بێ اتفاقی لەسەر بکەین ئەگەر مەسەلەی سجلی ناکەوین تۆماری دەنگدەرانی کوردستان کە لای کۆمسیۆنە و بۆ ڕێفراندۆم بۆین هەڵبژاردنێک بەکار هاتووە هەر ئەوە بەکاربیێنینەوە بکەین بە بنەما بۆی چێ دەنگەیە و تۆ بە چەند مالی زیادی کردووە هەرچەندەکەمێ دوورەکەمەوەی تۆماری دەنگدەران لە چەنەوە بۆ چەند بێ و چۆن بە چ میکانیزمێک ئەم نوێکردنەوەی بکرێ ئایا تا چەند لایەنەکان هەمومان متفقین لەسەر ئەم نوێکردنەوەیە حەقی هەموو هاوڵاتێکی ئەم کوردستانە ئەیە کە مافی دەنگانی هەیە و نێڵێ مافی فەوتێ و مافی بخورێ بەڕای من ئەمەش بۆ خۆی بابەتێکە کە قسەی لەسەرەکرێ و پێویستە قسەی لەسەر بکرێ و ئەجا دوایەوە ئێمە پشت بە چ ئامارێکە بەستین وەسە بۆ نمونە لە انتخاباتی عێراقیە پشت بە ئاماری 2010 بەستراوە کاک ئێوە 2022 چەند هزار کەس لەوانەیە ملیۆنێکە زیادی کرد بێ لە عێراق مەسەن لەوانەیە لە کوردستانە چەند هزار کەسێک زیادکە پشت بە ئاماری چی ینی ئامار هەمیشە تۆ بێ لە پرۆسی هەڵبژاردنە کەرەستەیەک بێ کە ئیشی لەسەر بکەیت پێشوەخت ئاماری دانیشتوانت هەیە و ئاماری دەنگدەرت هەیە خۆ هەموو دانیشتوانی کوردستان دەنگ نایە لە 18 ساڵ بەرە و خوارەوە دەنگ نایە لە 18 ساڵ بەرەوە سەرەوە دەنگ دەدات مافی دەنگدانی و ئەمەژە بێ ئیشی لەسەر بکرێت جاری تر تەوەجوهاتێکی تر هەیە ئەگەر کوردستان هەرێمی کوردستان بە یەک بازنەی بمێنێتەوە یا چەند باز نەبێ هەموو سیستمێکی هەڵبژاردن و هەموو میکانیزمێک لە هەڵبژاردنە چۆکو پرەنسیب بێت چۆکو سیستەم چۆکو یاسا بۆ خۆی لە خۆیان سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە هیچ سیستمێکی هەڵبژاردن نیە لە دنیادا
سلبیات و ایجابیاتی خۆی نەبێت بەڵام ئێمە ئەمانەوە بە کەمترین سلبیات لی دەرچین بە کەمترین سلبیات لی دەرچین بۆ نمونە حزب هەیە لە زۆر لە حیزبەکانی تر کۆنترە بەڵام پێی ئەو قۆناغانەی کە تێپەڕیوە وەزنی خۆی هەیە بەڵام ئەو دەنگانەی نەماوە ئەو هێزەی نەماوە هێزە جەماوەریەکە کورسیەک بەدەست بێنێ ئەگەر کوردستان یەک باز نەبێ هەرێمی کوردستان لەوانەیە بۆ نمونە برادرانی حزبی شوێعی کوردستان بۆ نمونە من ئەو بە نمونایەنمەوە من هەمیشە ڕێزم بۆ حیزبەکان چوە کەرەسەی سیاسی لەبوو وڵاتێکی دیموکراتیە ئەحزابی سیاسین ئێمە بێ بەو چاوە تەماشای پرۆسەکە بکەین کابێ ئەحزابی سیاسی جیاواز لە یەکتر و جیاواز بیرڕای جیاوازیان هەبێ و بێنە ناو پرۆسەکەەوە بۆی بتوانن قەناعەت بە خەڵک بێنن بە بەرنامەکەیان خەڵک بڕای بە بەرنامەکانە بێ دەنگ بێن و بێنە پەرلەمان و حکومەتەوە حزبی شوێعی بە نمونایەنمەوە لەگەر ڕێزم بۆ مێژویان بۆ هەموو شتێک بەمە بە نقطەی زەعف باز ناکەم بەڵام وایە یعنی حزبی شوێعی لە قۆناغەکانە کە هێناوێتی تا ئەمڕۆ ئێستا لەوانەیە بە هەموو دەنگی شوێعەکانی کوردستان بەپێی سەردەم و مۆدل بە هەموو دەنگەکانی شوێعەکان لە کوردستانە کورسییان پێ بێت دوو کورسیان پێ بێت مەسەلەن وەنیە ئەوە ئۆتۆماتیکیان تۆ ئەم حیزبە نوێنەری خۆی ئەبێت لە بۆچی چیتە ناو تەفاسیلی ئەم قسانەوە بۆچی چمە ناو ئەم مەوزوعە بەڵام ئەگەر هاتوو چوار باز نەبێ یان لەوە ورتری بکەینەوە بە دەنگێکی کەمی ئەو حیزبە لە بازنێ لەم بازنێ دەنگەکانی پەر دەبێ لەم بازنێ دەنگ مەجموعە دەنگێکی لەو بازنێ مەجموعە دەنگێکیەیە بە هەموو دەنگەکانی لە بازنە بە بازنەکانە نوێنەرێکی نابێ کەواتە تۆ حەقی حیزبێکی خاوەن مێژوش خوارد و ڕزگار پرسیارکەم ینی با قسەی ئەو لایەنە بکەم کە نایانێ هەڵبژاردن ئەنجام بدرێ یاخود مبڕی سیاسیێنەوە ئەخنیەتەکە بینینەوەی ئەمە پرۆژە و ئەم ڕووبیانوانە ئەم پێبینیانە هەندێک تێبینی لێ ناشارمەوە منە پرۆژەی کە تەقدیمی پەرلەمان کراوە هەندێک تێبینی هەیە هەندێک بابەت هەیە من لەگەڵی واقعین من وەکو شارە تۆزێ شارەزا لە بواری هەڵبژاردنە ناڵم شارەزایتەوە بەڵام وەکو تۆزێ شارەزا وەکو مەبادی ئینتیخابی لەگەڵیم ڕێکە باشە ئێمەش لەگەڵین قابلی ئەوەیە کە تێپەڕێ بەڵام هەندێک ڕووبیان و لەسەر بۆ نمونە لەسەر مەسەلەی فرەبازنەی و یەکبازنەی عەرزم کردی یەکبازنەی سلبیاتی خۆی و ئیجابیاتی خۆی هەیە بەڵام ئێمە بێت کە بە کەمترین سلبیات وەکو کورد وەکو مشورخۆرانی پرۆسەی سیاسی و دیموکراتی لە وڵاتە بۆی شەرعیەتی ئەم هەرێمە لەکەدار نەبێ دەسەڵاتەکەی بە انتخابات دەسەڵات وەرگێ و 4 ساڵی خۆی بەڕێ بکە ئەو پەرلەمانە و حکومەتە تۆ مەفروزە انتخاباتەکە هەر بکەیت و لەگەڵ ئەو تەوەجوهە دیموکراتیە جەماوەریەش بیت فقط تۆ ئەبێ بیلێک بە کەمترین سلبیات لی دەرچی سلبیاتی ئەوە ناڵێم چه حیزبێک ڕزگار بۆ ئەتمۆسفێری هەرێمی کوردستان زەرمەندەیاندا نا زۆرترین تەمسیلی نوێنەرایەتی خەڵک لە پەرلەمانە بێ بە کۆتاکانیشەوە سەقسێمە سەر مەسەلەی کۆتاکانیش کەوان لە حەزیان هەیە لەسەری ئەجا بۆیە ئەمە ئەکرێ قابلی نقاش ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ئەگەر ئەم دەڤەرە ببێ بە دوو بازنەیەک هەڵەبجە سلێمانی بازنەیەک لەوانەیە هەندێک ئیجابیاتی بۆ پارتی هەبێ لە سلێمانی بۆ پارتی وەکو ئۆرگانە حیزبەکەی دەنگەکانی خۆی لە ناو خۆی دەستگرتن بەو تەساموحا بۆ تۆلێرانسی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەبەر بەرژەوەندی ئەی سومعی هەرێمی کوردستان ئەی هاتنی ماڵین شەرعیەتی دەسەڵات و شەرعیەتی مانەوەی ئەم دەسەڵاتە ئەنجامدانی هەڵبژاردنایە نەک لە تەخیرکردنی چکە تۆ هەر تەخیرکردنێک فراغێکی قانونی دروست دەبێت چ بۆ سەرۆکاتی هەرێم چ بۆ حکوومەت چ بۆ پەرلەمانەکە خۆی کەواتە بێ لە کات و ساتی خۆیان بکرێ من ئەتوانم ئەمە بڵێم بەپێی هەر تەماشای دەرەنجامەکانی انتخاباتی پەرلەمانی عراقی بکە نەخێر تەماشای دەرەنجامەکانی پەرلەمانی ڕابردووی کوردستان بکە کە پارتی 45 کورسیەناوە و پاشەکشەیەکی زۆر هەیە لە لای خەڵک بەرامبەر بۆ حزابانەی تر کەی ساوا پرۆژە یاسایان هەیە ئەمە ترس نییە لە دەنگدەری خۆیان کەیانێتخیر بێ ئەگەڕوانیەتیان لەم پرۆژەیە تەخیرکردن و عرقە لە دروستکردنی بۆ پرۆسەکە
هەروە بە ئاسانی من دەتوانم پێ بڵێم ئەمە ترسیان لە هەڵبژاردن هەیە بۆیە ئەم عقلانە دروست دەکەن ئەی پارتی بۆ ترسی لە هەڵبژاردن نییە خۆ گەرمەسەرە کەمبوونەوەی وشارەکەی خەڵک بێ دەنگ دەربێ خۆ شمولی پارتیژەکە ئەنێ وشارەکەیە بەشەشی بەر دەنگدەری پارتیش بکەوێ بەڵام ئێمە ئەوەی شەرعێتی هەرێمەکە و تۆکمەی هەرێمەکە و یەکپارچەی هەرێمەکەمان بەلاوە گرنگە و لە ڕۆی یاسایەکەیەوە لێشنا شارمەوە بەداخەوە ئێمە لەوەش لایەنەکان کاتی خۆی بە بیرتانیەت کە چەند هۆکار بوون و سەبەب بوون بۆەوەی کە دەستور تێنەپەڕێ ئەگەر خاوەنی دەستور بووینایە زۆر لە بابەتانە حل ببوو لە نەتیجەی نەبوونی دەستور تۆم بابەتانە ڕوبەڕۆ بێتەوە لێرە بمبورە لێرە من ئەتوانم بڵێم سەبەبەکە یەکێک لە سەبەکان نەبوونی دەستور یەکێک لە سەبەبەکانیش کە ئەم پرۆژەی بۆ تەقدیم کراوەگەر ئەو نیەتە لە تاخیرکرد نییە هەڵبژاردن بێ ترسە لە هەڵبژاردن ترسە لە هەڵبژاردن بۆی من لەگەڵ وەکو پارتی دیموکراسیان من لەگەڵ ئەوەی دەکات ساتی خۆیان بکرێ تا ئەم دقەیەش ئێمە هەر یەک بازنەی ئیجابیاتی زیاترەوە لە سلبیاتی بپرسم لەوەی پارتی بۆ هەڵبژاردنەکانی عراق لەگەڵ فرەبازنەی هەبوو و بۆ هەرێمی کوردستان یاخود تۆ کرێ ئەتمۆسفیرەکە وەرگری لە فرەبازنەی لە چی ئەدرێ لە یەک بازنەی لە چی ئەدرێ زیانەکانی فرەبازنەی بۆ هەرێمی کوردستان ئەمە باز لە حزابێک نەکەین بەرنامەیەکی تایبەت تا شی بۆ و شی بکەمەوە خاڵ بە خاڵی هەموو ئەو سیستمانەی کە سلویات و ئیجابیاتیان هەیە لە کۆڵە پرسیارم لە فرەبازنی یا سلبیات چیە و ئیجابیات چیە لە یەک بازنەی بەسم لە هەرێمی کوردستانە باسی پەرلەمانی عێراقی کرد بۆچی پارتی ڕازی بووە بۆی لە تەواوی عێراق کرێ بە 83 بازنە لەسەر بنەمای ژمارەی کۆتاکانی ئافرەت لە پەرلەمانی عێراقیە ئەمەوە نییە ئاسڵان لە یەکەم ڕۆژەوە لە دوای ڕوخانی سەدامەوە و لە دوای فترە ئینتیقالیەوە لە دوای نووسینەوەی دەستور و دەنگدان لەسەر دەستور و دەسەڵاتکردنی ئەم دەسەڵاتێکی سەر لە بەغا هەیە بە ناوی دەسەڵاتی فیدرالی عێراقیەوە ئێمە یەکەم پرۆسەی هەڵبژاردن هەموو عێراقێک باز نەبوو ئەم یەکبازنێ سوودی زۆر بە کوردیش گەیان و کوردیش خۆی ماڵی خۆی ڕێخست بوو یەک پارچە بوو لەوێ وەکو فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی ڕوبەڕووی بابەتەکانە بووینەوە و هەر قەدرێ لە کورد کرایە هەمومان کۆدەنگەوەینەوێ ئێستش پارتی بەو هیوایە عێراق بگەڕێتەوە بۆ یەکبازنەی دڵنیا بەلەوە ئێمە پێمان باشە ئێستاش هەموو عێراق یەکباز نەبێ بۆ کورد نییە لە بەسڕە کورد نییە لە ڕۆمادی کورد نییە لە بەغا کورد نییە لە نەجار لە هەمان کاتە لە فرەبازنەی دەنگەکانی زیاتر بوون خرقیناگە ئەوە جیای ئەڵێم لە هەمان کاتە ڕاضیاتیە بەڵام تۆ وەکو مەسائلی تر مەسەلەی حەقی تەمسیل دیموکراسیات باشە من بۆچی من ماڵم لە بەسڕێ کوردم پەڕیومەتە ئەوێ بە هەر زروفێک بوو بێ بەڵام ئەمڕۆ هەستی نەتەوایەت یەکەم زەڕێ ئینتیماو نییە بۆ کەسێک کاندیدێکی عەرەب بەڵام ناچاری دەنگی پێ هێزێکی کوردی نەبێ من دەنگی پێ من ناچمە دەنگان ئەو لێەوە من مشارەکەم نەکە یەکێک لە هۆکارەکانەوە هەموو دەنگەکانی کورد پیشانە دەیان ڕێژەی کوردیش چەنە کاک ڕزگار دیوێکی تری ئەم باسە من دنیا پرسیارم دیوێکی تری ئەم باسە ینی ئەکرێ خوێندنەوەیکی بۆ بکەین هەر بۆیە لە هەڵبژاردنەکانی عێراقا ینی کۆمەڵێک دەنگی زۆر نەدران ینی بۆ کۆی لایەنەکان بە خودی پارتی دیموکراتی کوردستان ینی ئەکرێ بیگەڕێنەوە بۆەوەی کە من بۆ دوو سەبەبی ئەگەڕێنمەوە سەبەبێک بمانەوە نەمانەوێ ئەمە بێواقعی بین بارودۆخی وزەرانی خەڵک و تەشەنوجاتی سیاسی لە بینی ئێمە و برادرانی یەشێتیش ئەمە بۆ خۆی لەخۆیان تەسیلاتی هەبووە خۆ لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە پرۆسی سیاسی لە کوردستانە ئیفلیجی تێکەوت بەجددی یعنی تا ئێمە هاتوونێتەوە سەر ئەوەی کە بتوانین لەگەڵ یەکادانیشین پێویستی بە کات بووە پێویستی بە میکانیزم بووە چۆن ناکرێت تۆ پشتی جەبهە لێ چۆڵکەن و تۆ هەروە بە ئاسانی بتوانی جاریشکە لەگەڵ ولایەنە دانیش ئەو گۆڕانکاریانەیە کە لە ناوی چێتی شابوون هێشتی تەموورزەوە ئەو بۆ خۆی لەوانەیە تا ڕادەیەک یاریدەدەر بوو بێ بۆ ئەوەی ئێمە دیسان و لوغەیەکی تەفاهم زمانێکی لێکێگەیشتن بدۆزینەوە بەرحاڵ بەداخەوە و کارەسات و ڕوودا و یادەوەریە ناخۆشانە یاخوا دووبارە نەبێتەوە یاخوا ماڵی کورد ڕێک بێ ئەو کارەساتانە کەم نەبوو منتیقە بێ ئەمە ببێ وێدەوارە ماڵی کوردیەک بێ ڕێک بێ
ڕیزەکانمان شاژ نەبن لە بەغا دەنگی نەشازمان تێ نەکەوێ هەمومان لەوێ پێکەوە بتوانین دیفاع لە مافە ڕەواکانی نێتەوەکەمان بکەین ئەو غەدرانی کە لە هەزار لە کەرکووکا لێمان نەکرێت کە و کەرکووکەی بەو دەردەبرا ئەژینا خۆ پێش 16 ئۆکتۆبەر وانە بوو ئێستا تاری بەکرێت تەرحی لەکرێ ئەزێتی خراپتر لە سەردەمی بەعەس کەسێک نییە ئەوەی کە خۆشی بە زیاتر لە پارتی خۆی بە خاوەنی ئەزانیم من بەسم یەکێتیە بۆ نەڵێن بۆ بە غامزی قساکەم یەکی تیژ ناتوانێت ئەو دەسەڵاتی نییە لەوێ کە بە تەواوەتی دیفاع لەو خەڵکە بۆ نەی کردووە جەنابی کاک دکتۆر بەر هەم سەرۆ کۆمار بۆ نەی کردووە مەسەلەن قسە ناکەین ئێمە و حەقیقەتیش یعنی بۆچی ئەم پیرەمێردێکی فەقیر فەلاحەت جوتیاری کاری جوتیاریەکە پیشەی جوتیارە لەوەتێ هەیە جوتیار و خاک و ئاو وڵاتی خۆیەتی هاوار بۆ سەرکردایەتی کوور دەکات بزات بۆ جەنابی سەرۆگەڵێ فریامانکەوە ئەگری ئێ باشە سەرۆ کۆمار کورد بۆ نەیتوانیوە فریایکەوێ ئەو دەسەڵاتە لە دوای 16 ئۆکتۆبەریش کە ناوی محافەزەکان لە جیتوانە بوو لەوێ مامنێتەوە بۆ نەیانتوانیوە فریای پەیوەست بە باسەکە نییە کەس بری ناکەم بەڵام ئەم پرسیارە ناکرێ خۆشیان لە خۆیان ئەم پرسیارە ناکەن ئێمە وای کردووە ئێمە بەداخەوە نەمانتوانی بێ لە دوای ئەو بابەتە تەشەنوجە سیاسیە مشارەکەیەکی باش بینینە سەر سنووق ئەمە هۆیەکە هۆی دووەم مەسەلەی تەکنیکە خۆ دەزانی بایۆمەتری کارتە سیمکارتی لەسەرە مشەخەساتی دەنگدەری لەسەرە ئەو دەنگدەرە ناوی بەسەماتی چاوی هەمووی لتیایە کە تەحققی لێکرێ بەڵێ بە کارتی توێ فەرم و بڕۆ وەرەقەی دەنگدان و بڕۆ دەنگ بە ئەمە بۆ یەکراوە بۆی دەنگ دووبارە نەبێتەوە کێشەیەکی تەکنیکی زۆر هەبوو لە مەسەلەی ئەو کارتانە من خەڵگە ناسم لەوانەیە لە سەدان کەس بناسم لە هەولێر و لە سلێمانی چووە بۆ دەنگان لە خەڵکی لایەنەکانی تریش بەس زۆربەی ئیلاینەکانی خۆم وەکو پارتییان ناسم و لایەنی تریشی تیا بۆ چون بۆ دەنگدان باوژن و بە ماڵ و مناڵ و دەنگدەری عیلەکە بەڵام دوانیان سییانیان مەسەرەن دەنگی یاوە شەشتێکیکەی کارتەکەی نەخوێنراوەتەوە کێشەی تەکنیکی هەبووە ئەمەش بە عەدەم المشارەکە حسابەکرێ کاک و بێمە ئەمە بڵێن ئەژنا هەمیشە خەڵکی ئێمە بە دڵنیاییەوە بە تایبەتی ئێمەی تەنزیماتی ئێمەی پارتی بە حەماسەوە ێنە سەر سنووقی دەنگان لە هەر زروف و زەمانێکا بێت لە هەر کاتێکا بێت لە هەر معادلەیەکە لە ئارابێ تەنزیمی پارتی چونکە متمانەی بە سەرۆکاتی حیزبەکەی و بەقیادەتی حیزبەکەی خۆی و بە قوربانی و تێکۆشانی حیزبەکەی خۆی هەیە گلەیش هەیە بێ عاجزیش بێ زۆر جار هەیە تاکوتەرە عاجزە نایەت هەر نایەت بەڵام کە ڕووی لێرێنیت بەرەو من مطمئنین لە قاعدەی جەماوەری خۆمان وەکو تەنزیماتی پارتی و هەوادار و دۆست و لایەنگری پارتی بە سەدان کەس توان بڵێن بە هەزاران کەس لەم ناو شاری سلێمانیا پارتین بەبێەوەی ناویان لە ناو پارتیا هەبێ دەنگ بە پارتیان خاصان خانەوادە خانەدانەکانی ئەم شارە کۆن لە کۆنەوە هەر پارتی بوون و ڕوانێ سەر بە مەقڕێکی پارتیشانەکەن کاتە سەر دەنگیان بۆ پارتیە چکە مێژووی پارتیە ناس کاک ڕزگا من کۆڵە پرسیارم هەیە کاتەکەشم ینی ئەوەنە نەماوە لێدان لە ئەرمەن کلدان سریان ئاشووری تورکمان یاخود هێنانەوەی مبەڕیر بۆ هەمواری یاسا لە کەمەنەتەوەکان دووبارە هەمواری کۆمسیۆن کۆی ئەمانە فرەبازنەی یەکبازنەی هەندێکم باس کرد یاریکردن نییە بەکات بۆی کە ساز بامە بپرسم لەوەی کە ئەوان لە یاریکردن بەکات چی بەدەزێن ئەمە لۆژیکە پرسیارەکەی منتیقە تاژیلکردنی انتخابات چ سوودی لاوازکردن ینی دەنگدەر لەو فترە انتقالی کە تۆ فەراغی سیاسایی دەستوری بۆ دروست دەبێ لە دەسەڵاتی هەرێم بەخستنی پەرلەمانی شۆ لە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم لە دەسەڵاتی پەرلەمان لە دەسەڵاتی حکوومەت کە تۆ کە لە قەماوەی یاسایی کە نەکرد ئەوە لە هینە خواردنوشتان وێن ئەکسپایر ئەنی ماوە بەسەر چوو نە سەرۆکی هەرێمەوێ سەرۆکی هەرێمی وایەوە سەرچوو بێ نە سەرۆکی پەرلەمان ئەوێ ئەگەر بیەوێ ئێمە لە کوتلەی پارتی لە پەرلەمانە نامانێت پەرلەمانێکی ماوە بەسەرچوو بمێنێتەوە انتخابات سبێنەوە قسەیەتان پێ نافرۆشنەوە بڵێن سەرۆکێکی ماوە بەسەرچوو بەسم لە کاتکوشتنەکەیە ئەوان بڵێ زۆر لایەن هەیە ئێستا چاوەڕێ ئەوەیە لە بۆسایە انتخابات تەنجیل بێ بکەوێتە تەقە لە سەرۆکاتی هەرێم لە سەرۆکاتی حکومان لە سەرۆکاتی پەرلەمان ئەو نانی خۆی لەوا دۆزیوە تۆ بەرفیتی ئەمە ئەو نانەکەی لەوایە بەداخەوە کە زۆر جار
ئەمە لە سۆسیال میدیا زیاتر ڕەنگاتەوە و خەڵکێکی نادڵسۆزی لە پشتەوەی بۆ بروژانی ڕایگەشتی. بەڵام خۆشبەختانە ئەڵێم ماوە کە ئێمە زیاتر بتوانین دابنیشین لەگەڵ یەکتری و تەفاهم بکەین و مەسەلەی ئەو فکرێت لە بێشکی خۆیان بنە دەرەوە هەر لایەنێک وا بیر بکاتەوە عەرقەلەیەک بۆ پرۆسەکە دروستکە هەموارێک لە یاساکە بکە بەو نیەتەی کورسەکانی پارتی کەم کاتەوە ڕاستە لەوانەیە تەکتیکێکی تا ڕادێک سیاسی بێ بۆ ئەوەی کە گریمان کەمی کردەوە کورسیە بەڵام هەر ئەوە کەم ناکاتەوە کە پارتی محتاجی ئەوە بێ ئەوان بێن بە پارتی هەرێ مشارەکەی حکومەتەکەی یان من زۆر کاتم نەما هەر بۆیە پارتی مەسەلەی کلدانەکان و ئاشور و کلدان و تورکمانیش مەسەلەی کۆتاکان قسەیشان لەسەر ئەوە کردووە ئەم کۆتایانە حیزبەکان دەریانەچێنن بە تایبەتی پارتی تیامە لای پارتیەوەی هەڵی سوورە با قسەکە بۆ بکەم پارتی تیامەکە ئاما بە دەنگدەری پارتی دەرچوون بۆیە موالین بۆ پارتی نا ئەو مێژووی پارتی ئەمانن موالی بۆ پارتی مێژووی پارتی لە سەردەمی شۆڕشی ئەیلولەوە لە دامەزرانی پارتی و پارتی ئیمانی بە کوردستانی بوونی خەڵکی کوردستان بوونی کوردی ژەکاتە پێکەوە ژیانی ئەم پێکاتانەیە بۆعدێکی مێژوویە ئەو ڕەهەندە مێژوویەی کە ئەمان تازە ئێشتا دەرچیان هەندێکیان دەرچیان پێ نەکردووە لای مەلام سەفای بارزان و لای قیادەی پارتی لە 46 کە پارتی دروست بووە ئەو ڕەهەندە مێژوویە حسابی بۆ کراوە ئاشووری چەند هزار ساڵە لەگەڵ ئێماژین لە وڵاتە ئەبێ لە دیمانێکی تایبەتە لەگەڵ کاکرزگارە دانیشم بەس ئەو باسە ینی ئەو مێژووە باس چەند ساڵێکن لێرن و ئەمانە بەڵام سیاسەتی پارتی ئیمانی بە پێکەوە ژیانی ئاشیانە بووە وەحکو هەر لایەنێکی تریش هەر پێکهاتەیەکی تریش حەقی خۆی وەرەبگرێت کە لایەنی ئەو پێکهاتەیە خۆی خەڵکی و پێکهاتێ دەنگی پێەیە ئەوێ ئەی بەدیلی چییە کە ئەڵێن ئەمە تەمسیل لەو پێکهاتێ ناکا کۆ ئێوە بەدیلەکە لای ئێوەیە کە کەستان هەیە کە تەمسیل لەو پێکهاتەیە بکە غیریەوانە لێک کەستان گلاوەتەوە لە با بڵێن لە جورفانی خۆتانەوەکو ناوی کاکرزگار ئەوە جوگرافیاکە نوێنەری کۆتایانە ئەوە جوگرافیاکەی ئەو مێژووەکەی ئەو ئەتمێنەکەیە کە لەوێ دروست بۆ ئەوان خەڵکی ئەوێن مێژویان ئەوەیە من پرسیارێک لە ئەگەر بتوانین لە جەماوەری سلێمانی ئەگەر بتوانین لە یەک دقە کۆتایی پێبێنین سلێمانیەکەم لە پرۆژەکە دوو کورسی بۆ تورکمان داناوە لە سلێمانی ئەرێ ئێستا سلێمانی سەرژمێرێکی ڕاستەقینێ بکەیت لە ساڵ چەندی پێکاتی تورکمان لە سلێمانیایە من کە مناڵ ئێم شارم بیرم نەبووە ئەنی ئەگەر ماڵێ دوان لە دراوسەیەکە لە شوێنێکە ماڵێ دوان هاتبن بەهۆی ئیشەوە بەهۆی بڵێ مەسیحی هەبوون بەڵام تورکمان نەکرد بەڵێ مەسیحی خەڵکی ئەسیل لێم شارن کە یاسن ئەوە تێکەڵی نێمە لەگەڵ مەسیحەکانە یعنی سانی شۆڕژێرزانیوە لەگەڵ مەسیحەکانە دەیان کەمە پیاوی بەرز لە ناو مەسیحەکانە بەشدار بوون لە شۆڕشا و لە قیادەی پارتی دیموکراتی کوردستانە لەم شارە کاکە مەسیحەکان بەیانەیە گەر دەنگدەریان هەبێ دەنگ بە دەنگدەرێک بە کاندیدێکی خۆیانیان کە بڕاستی لەگەڵ سیاسەتی پارتیایە ئەوان مێژوێکیانێ لەگەڵ پارتیا و لەگەڵ شارەکە ئەمە حەقیقەتە ئێستا تۆ تێمە بشێوێنی بە پرۆژەیەک بتەوێت کۆمەڵی یاری سیاسی بکەی من ناکاتە دڵسۆزی بۆ کاکرزگار بە حکومەوەی کە بەڕێستان زۆر قاڵبوونێتەوە وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردن لە ئەنجومەن ینی باسەکە بە تایبەتی لای بەڕێستان بوو من کەمترین سوالم کرد کاتم نەما ئەخر هەرەوەیە کاکرزگاری زۆر سپاس بۆ بەڕێستان کاکرزگاری ئەژی گۆران وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردن لە ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە زۆر سپاس کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوەش و بۆ بینەرانی ئازیزی شارەکەمان سپاس کاکرزگار چاوەکەمان خۆشەویستان و ئازان ئێوە ژەمیشە تەندروست بەختەوەربن